بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وتمسك بسنته إلى يوم الدين. خوشویستان، سلام و رحمتی خوای گەورەتان لەبێت. لەم ئەڵقەی دووەما پێکەوەچینەوە خزمەتی کۆپلەیەکی تر لە ئاەتی پیرۆزەکانی سوورەتی ئەدوخانی پیرۆز. ئەو لە ئەڵقەی پێشوە تا ئاەتی ژمارە 20مان تەفسیر کرد. ئێستا چینە خزمەتی ئەم کۆپلەیە کە ئاەتەکانی ژمارە 21 تا 34 لە خۆی ئەگرێت. خوای گەورەتیا فەرمی: أعوذ بالله من الشيطان الرجيم وإن لم تؤمنوا لي فاعتزلون فدعا ربه أن هؤلاء قوم مجرمون فأسر بعبادي ليلا إنكم متبعون واترك البحر رهوا إنهم جند مغرقون كم تركوا من جنات وعيون وزروع ومقام كريم ونعمة كانوا فيها فاكهين كذلك وأورثناها قوما آخرين فما بكت عليهم السماء والأرض وما كانوا منظرين ولقد نجينا بني إسرائيل من العذاب المهين من فرعون إنه كان عاليا من المسرفين ولقد اخترناهم على علم على العالمين وآتيناهم من الآيات ما فيه بلاء مبين إن هؤلاء ليقولون إن هي إلا موتتنا الأولى وما نحن بمنشرين لآياتي ژمارە 21 فەرمێ: وإن لم تؤمنوا لي فاعتزلون. ئەو وەکو پێشتر باسمان کرد، حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێت کاتی خوای گەورە ناردی بۆ لای فرعون و قەومی فرعون، پێی فەرموون بەنی ئیسرائیلم تەسلیم بکەن و فەرمانبەرداری فەرمانی خوا بن و من پێغەمبەرێکم لەلایەنی خواوە نێراوم، ئەو پەیامەی پێمە پەیامی خوایە، قسەی خۆم نییە و پەنا ئەگرم بەوەی بەخوای خۆم و بەخوای ئێوە کە ئەگەر لاڕێی بکەن یا هەوڵبن سوکایەتیم پێ بکەن یا باوەڕم پێ نەکەن یا خود ڕەجمم بکەن، پەنا ئەگرم بەخوای خۆم و پەنای ئەگرم بەخوای ئێوە کە کاریوانەکەن، بەڵکو باوەڕتان بێ بەوەی کە من پێغەمبەری خوام و ئەمە پەیامی خوایە کە ئەبێەوە بەنی ئیسرائیل تەسلیمی من کەن و بۆ لێرە بیان بم و لەژێر ئەو ئازار و ئەشکەنجە و سوکایەتی کە بەردەوام تیایدان نەجاتیان بدەم. ولم آياتش أفرمي: وإن لم تؤمنوا لي فاعتزلون. جاگر باورم پێ ناکەن و باوەڕتان بەوە نیە من پێغەمبەری خوا بم و پەیامی خوام بۆ ئێوە هێنابێ و ئەمە فەرمانی خوایە کە بەنی ئیسرائیل تەسلیمی من کەن بۆ ڕزگاریان کەم و بیان بەم لەژێر دەسەڵاتی ئێوە. ئەوە لانی کەم فاعتزلون واتە لێگەڕێن، هەر کەس بەڕێی خۆی، ئێوە بەڕێی خۆتان و من بەڕێی خۆم، حەقتان بە من نەبێ و دەستمێنە ڕێگەم و مەبنە مانعی بانگەوازەکەم. ئەگەر باوەڕتان پێم نییە لانی کەم ئەزیەتم مەدەن، تووشی زەحمەتم مەکەن و مەبنە ڕێگەر لە ڕێگەی بانگەوازەکەمە، ئێمە بەڕێ خۆمان و ئێوەش بەڕێ خۆتە. لەم چەند ئاەتەی پێشوە ئەو بوو بڵێ حیواری حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ فرعون و دار و دەستەکەی، ئاماژەی بە سێ قۆنا کرد، سێ مەرتەبە کرد. مەرتەبەی یەکەم فەرمووی کە من پێغەمبەری خوام ئیمانم پێبێنن و بەنی ئیسرائیلم تەسلیم کەن بە دەریان کەم و بیان بەم لەگەڵ خۆم. مەرحەلەی دووەمیش فەرمووی ئەگەر باوەڕم پێنایەنن، ئەوە لەم ئاەتی پێشوەکە عەرزم کردن، ئەوە هەر کەسەمان بەڕێی خۆمان دوورکەون و لێم ڕێگەمەگرن و مەبنە بەربەست لە بەردەمما. مەرحەلەی سێم کە ئیتر ناومێ دەبێت لەیان ئەوان باوەڕی پێبێنن و فەرمانەکەی خوا جێبەجێ بکەن بۆی بەنی ئیسرائیلیان تەسلیم بکەن، ئەو جاریتر مەرحەلەی سزادان و
داواکردن و پاڕانەوەی لەخوا بۆ سزایان بدە. بۆیە لە ئەنجامی ئەوەی کە فرعون ملی بە داواکاریەکەی حەزەتی موسا نەدا سەلامی خوا لەسەر بێ و ئامادە نەبوو بەنی ئیسرائیل ئیزن بدا و ڕێگەیان بە دەرچن و بڕۆن و بەوەش وازی نەهێنا دژایەتی موسای کرد و هەوڵیدا بانگەوازەکەی پێغەمبەرێتەکەی بە درۆ بخاتەوە و لە ئیدعای خوایەتی خۆی و ستەمکاری خۆی دەستبەردار نەبوو وازی نەهێنا. بۆیە سەلامی خوا لەسەر بێ موسا ئیتر هیچ ئومێدێکی نەما بە ئیسلاحی وەزعەکە بەوەی کە ئەو پەیامەی لە پێناوێ هێناوێت هاتووە جێبەجێ بکە بەنی ئیسرائیل ڕزگاکە. بۆیە دەستەکانی بەرەو ئاسمان بەرز کردەوە داوای لە خوای پەروەردگار کرد و فەرمووی فدعا ربه أن هؤلاء قوم مجرمون. أنا برد برخواي خوي دسي برد كردوا سلاحي چەکی دوعای هەڵکێشا لە بەرامبەر ئەم ستەمکارە یاخیەوە کە فرعونە کە ملی بە پەیامی خوای نەداوە حازر نەبوو فەرمانی خوا جێبەجێ بکە، داوای لە پەروەردگاری خۆی کرد. ئەوە سەرنجامی هەموو کەسێکە کە ستەمدیدە بێ کە هیچ دەواازەیەکی تر نەمێنێ، هیچ ڕێبازێکی تری نمێنێ، ناچارە بێ دەست بەرە و بارگای خوا بەرە و قاپی ڕەحمەتی خوا بەرزکاتەوە داوای یارمەتی و بەهانە هاتن و فریاکەوتن لەو بکە. موسا سەلامی خوا لەسەر بێ و کۆم پێغەمبەرانی برای سەلامی خوا لە هەمویان بێ پاش ئەوەی ناومێد بوولیان دەستی نزای بەرز کردەوە و هاواری کرد بە بێگومان خوایەکیان ئەمانە قەومێکن، ئەمانە تایفە و پێڕێکن، دەسە و تاقمێکن کە تاوانبارن، مجریمن بە معنای کەلیمەواتە تاوانبار. لە واقعا بێباوەڕی و هەوڵ بخوا قەراردان و ملنەدان بە بڕیارەکانی خوا و نافەرمانی کاری خوا ئەمە ئیتر ئەو پەڕی تاوانە. هەر کەسێ ئەمانە بکە ئیتر هەموو تاوانێکی تری لە ئاسانە. هەر کەسێ باوەڕی بەخوا نەبێ و نافەرمانی خوا بکە ئیتر هەموو جەریمەیەکی لێوەشێتەوە. بۆیە موسا لێرە سیفەتی ئیجرام و تاوانکاریدا پاڵیان فەرمووی بە بێگومان ئەمانە قەومێکن مجریمن، تاوانبارن و تاوانێکیان کردووە شایانی لێخۆشبوون نین و بەڵکو شایانی ئەوەن خێرا سزا وەرگرن بۆی تێبگەن کە لە هەڵا بوون دژایەتی خوا و پێغەمبەر و پەیامەکەی خۆیان کردووە. ئەو جار وەختی پێغەمبەرێکی خوا و وەختی کەسێکی مەزلوم هانا بخوا باوە لە خوا ئەپارڕێتەوە و هەموو دەرگاکان بڕوایە داخراوە، بێگومان یەکسەر خوای گەورەش وعدی خۆیەتی ئەو جۆرە دوعانە یەکسەر گیراکە و یەکسەر دێ بەهانای ئەو کەسەوە کە هەواری بۆ بردووە. بۆیە لە ئاەتی ژمارە 23 فەرمێ فەئەسری بعیبادی لەیلا ئینەکم متبعون. واتە ڕاستەوخۆ خوای گەورە دوعاکەی موسای گیرا کردو. ئەو جار بۆ تەنفیزی دوعاکە وەکو مقەدیمات و پێشکێک فەرمانی دا بە موسا بەندەکانی من بەشەوا ببەواتە بەنی ئیسرائیل بەشەوا دەرکەوە دەرچن، ئەو وڵاتە بەجێ بێڵن، بەشەوا فرسەت بێن و بڕۆن. ئەو جار ئینەکم متبعون کە ئەشڕۆن و نەزانێتە وەکوڵی بە هێواش بڕۆن و پێتاواوەیتر مشکلەیەک نیە و کەس پێ نەزانێون، بەڵکو پێتان نەزانن فرعون و دار و دەسەکەی لەشکر و سەربازەکانی واستان لێنایەن و ئەکەونە شوێنتان متبعون یانێ بەردەوام دواتانەوەن، شوێن پێتان هەڵەگرن بۆ بتانگرن و تۆڵەی ئەو ڕاکردن و یاخیبوونەتان لێ بسێننەوە. جێ سەرنجە لەم ئاەتی پیرۆزە خوای گەورە کە فەرمان بە موسا کە فەرمێ فەئەسری بعیبادی بە بەندەکانی من. ئەمە ئەو پڕیشکۆ و گەورەی و مەزنیە کە خوایدا بە بەندەکانی خۆی ئیضافیانەکە بۆ لای خۆی واتە بەندەکانی من. بەما بەندەکان گەورە ئەبن کە ئەبنە بەندەی خوای گەورە و لە خوا نزیکە بنەوە و شەرەفی عوبودیەت و بەندایەتی خوایان پێ ئەبڕێ. ئەمە ئەو پەڕی ڕێزە خوای گەورە لە بەنی ئیسرائیلی ناوە کە فەرمێ موسا بەندەکانی من لەگەڵ خۆتا دەرکە و بەشەوا دەرچن. ئیکرام و گەورەی و مەزنی و ڕێزی تایە بۆیان. ئەمجا فەرمی ئینەکم متبعون یانە واستان لێ ناهێن، بە تەئکید یان بە دواتانەوە شوێن پێتان هەڵگرن بۆ لە دەستیان دەرنەچن. دواتریش فەرمێ وەترك البحر رهوا إنهم جند مغرقون. واتە پاشەوەی کە موسا سەلامی خوای لەسەر بێ بە پێی نەخشەی خوا بۆی داناوە بەنی ئیسرائیل دەرەکات تا ئەگاتە سەر دەریای نیل. دەریای نیلیش خۆ ڕووبارێکی بچووک نییە لێپەڕنەوە، بەحرێکی گەورەیە و قورئان بە بەحر ناوێ بە ئەوە خوا فەرمانی داوە بە موسا کە بە عەساکەی لە بەحری نیل بداوە بەحرەکە شەقە بە و ئەوەی ڕاڕەوی پەڕینەوەیەکی باش
ئاوکۆک و چیاوەسێ دووکەرتە بێ ناوەکەی بێتە ڕێگایەکی وشکانی و خۆش بۆ پەڕینەوە تا ئەوبەرەوە بەناو بەحرەکە بۆ پەڕنە ئەوبەرەوە. دیارە موسا سەلامی خوای لەسەر بێ وەختێکە لە بەحرەکە پەڕیوەتەوە خوای گەورە معجزە گەورەی بۆ نواندون بۆ بەنی ئیسرائیل و هەندێک لە مفەسیرینە فەرمون بەڵکو بۆ بە 12 ڕێگاوە چکە 12 قەبیلە بوون بەنی ئیسرائیلەکان جار کامێکیان بە یەک ڕێگای گەورە بێ یا 12 ڕێگا بێ مهم ئەو معجزە گەورە خوای گەورە بەحری نیلی بۆ لەت کردوون یەک پارچە وەکو دوو چیاڕای گرتوون وەکو دوو لە دوو لاوە ناوەڕاستەکەی بۆ بە ڕێگانێکی وشکانی خەڵکەکە هاتوونەتە خوار و پێ بەنی ئیسرائیل بە سراحەت پەڕیونەتەوە بۆ ئەوەر کە ویستوانە دەرچن لە دەرچوونە موسا سەلامی خوای لەسەر بێ دیارەوا بە بیرێ هاتووە کە عەسایەکی تر لە بەحرەکە بداتەوە بۆی جارێتر یەک بگرێتەوە و فرعون نەتوانێت بپەڕێتەوە بەرەوە بەدوایانە بڕۆ بۆیە خوای گەورە فەرمانی پێکا لێرە فەرمێ وەترکی البەحرە ڕەهوەن واتە ئەی موسا بەحرەکە چۆن دەرچویلی بەجێ بێڵە بە ساکنی خۆی چۆنە وەزعەکەی کە ئێستا لەت بووە عەسای لێمەدە بڕۆرەوە بەجێ بێڵە ڕەهوانەکان دێ لە مفەسیرینە فەرمون بە مەعنا ئەوە کە وەک خۆی چۆنە وەستاوە و ساکینە و جوڵەی نەماوە و شەپۆلی نەماوە تەنها وەکو دوو چیا دوو دیوار وەستاوە بنیوانەکەی ڕێگایە ئەوەش بەنایە پڕنە بۆ شێوە هەمان شێوە بەجێ بێڵە بڕۆ هەندێکە فەرمون ڕەهوەن بە مەعنا کراوە وەکوڵێ بە شەق بردووی لێگەرە با یەک نەگرێتەوە مەدەرەوە لە بەحرەکە بۆی کە ئێستا شەقی بردووە بۆ بە دوو بەستە و دوو پارچەوە نێوەندەکەی ڕێگای پێ هاتوون با یەک نەگرێتەوە ئەفەرمێ وەترکی البەحرە ڕەهوەن بە کراوەیی یاخود بە ساکنی بە هەردوو معناکەی وەک خۆی لێگەڕێ تەرکیکە و خۆت بڕۆ خۆت و بەنی ئیسرائیل دەرچن لێ إنهم جند مغرقون واتە دوای ئەوە فرعون و تاقمەکەی دێن طبعا ئیترەوانە وەک بڵی لە پەرۆشیانە بۆ دەستیان بە ئێوە ڕابگا و بتانی گەڕنەوە بە ژەڕکێفی فرعون و بۆ ئەو زیلەت و سوکاتی کە بە بەنی ئیسرائیلیانە کرد بە هەموو هێز و حەقدێک و کەوتونەتە دواتان وەختی ئەبینن بەحرەکە لەت بۆ ڕێگا هەیە ئۆتۆماتیکیان یانە ناوی ئەوانش ئەپەڕنەوە بەڵام بە دڵنیایی ئەو پەڕینەوە مافی ئەوانی ئەوە ڕێزی و کرامێکە خوا تەنها بە بنی ئیسرائیل و موسای داوە ئەوانە بۆی خوا فەرمێ ئینەهم جند مغرقون بەتەئکید ئەوانە خۆی و فرعون و سەربازەکانی هەموو نغڕۆ ئەبن و ئەخنکێن لە ناوەکە و تێئاچن ئەمە هێشتا حەدەسەکە ڕووی نەداوە خوای گەورە ئەم موژدە بە موسادا ئەوە دڵنیا بە کە دوای ئەوانە یانەوە ئەوەکە و ئەچنە ناوی و هەمویان تێئاچن و بەفعلەن واژ بوو فرعون خۆی و دار و دەستەکەی و هەموو ئەوانەی کە لەگەڵی بوون و سەرباز و پێڕۆ تاقمەکەی مجریمەکان چۆنە ناو ئاوەکە بە خیاڵی خۆیان ئەچن ئەو بەرۆ لەوێ بەیانی گەڕنەوە بەخوای گەورە بە فەرمانی خۆی بە سانیەک بە چاوتروکانێک ئاوەکەی داوە لەیەک و هەموو تێچوو ئیتیج کۆتایی بە چیرۆکی زوڵم و ستەمکاری فرعون هات کە لە هەرچی نامەردی و جەریمە و تاوان بوو دژی بەنی ئیسرائیلی دژی و خەڵکە چەوساوە درێغی نەکرد ئەوەی پێی کرا لە کوشتن و بڕین تەنان مناڵ سەربڕین دەستدرێژی بۆ سەر ئافرەتانیان ماڵ و سامانیان بە سوخڕەکردنی خۆیان کاری بێگاری زۆر پێکردن و کاری قورسی بێ بەرامبەر ئەنجامدان بە بەنی ئیسرائیل هەموو ئەو فلیمانە کۆتایی پێ هاتوو بۆ یەکجار فرعون خۆ و هەموو دار و دەستە و مجریمەکانی لە سەربازەکانی هەموو نەغڕۆ بوون و تیاچوو ئەمجا خوای گەورە لە ئاەتی دواترا فەرمێ کەم تەڕەکوو من جەنات وعیون واتە چەند زۆر باخ و باخات و کانی و ئاویان بەجێهێشت کەم لێرە ئەگەر چی پرسیارە بۆ هەواڵەدانێ کەم تەڕەکوو بۆ هەواڵدانە لە شتی زۆر نمونەی بەرز بخوای کوتو بڵی هەورامان چەند هاوینە هەواری خۆشی تێدای تو بەم چەندە پرسیار ناکەی بەس و هەواڵە دێکیانی زۆری تێە هەورامان چەند هاوینە هەواری خۆشی تایە ئەمەش نمونەی بەرز بخوایە خوا فەرمێ کەم تەرەکو من جەناتی وعیون واتە باخ و باخاتێکی زۆر باخچە و باخات و بەساتینێکی زۆریان لە دوا بەجێما هەروها وعیون کانیە کە لەبەری بڕوا بێگومان کانی کە لەبەری بڕوا دیمەنی جوانتر و دڵڕفێنترە هەموو ئەوانە هەم ئەو باخ و باخات و مەزارع و شوێنە خۆشانی هەیان بوو هەموو کانی و کانیا و ڕووبارانی کە هەیان بوو هەمویان بەجێهێشت کە زۆر بوون
ملک و سامانێکی ئەجگار زۆریان هەبوو. وەزروع ومەقام کەریم، هەروەها زروع واتە سەوزایی و شینایی، درەخت ناگرێت و ئینە هەموو جۆرە سەوزاییەک ئەگرێتەوە، هەموو شیناییەک هەمویان بەجێهێشت لە ئەنواعی میوە و سەوزەجات. ومەقام کەریم، هەروەها چەندین کۆشک و تەلار و دیوەخانی ڕشکۆ و مەزن و ڕازاوە و ئیترانی شوێنی دڵفێن کە هەر دڵ حەزێکە سەیریان بکە، چاوی سەرنجی ئینسانی ڕایکیشە دیمەنی تەلار و کۆشک و دیوەخان و ماڵ و مەنزڵ و هەوارەکانیان کە ئێجگار جوان و ڕازاوە بۆ بە حساباتی ئەو سەردەما. قورئان فەرمێ کەم تەڕک و چەنی ئاوایان بەجێهێشت، زۆرتە زۆرێکی وا لە باخ و بێستان و باخچە و گوڵوگوڵزار و کانی و ڕووبار و ئەو جار سەوزەوات و شینایی و کشتتوکاڵ و تەلار و کۆشک و دیوەخانیان هەموو بەجێهێشت لە دوای خۆیان. ونعمة كانوا فيها فاكهين، واتە ڕەفاهیەتێکی زۆر، خۆشگوزەرانیەکی زۆر کە تیا ڕانە بووە ئەو پەڕی لە خۆشگوزەرانیا بوون، لە ئەو پڕی ناز و نیعمەتا بوون، لە شێوازی خواردنیان، لە خواردنەوەکانیان، لە لیباس و پۆشاکیان، لە ماڵ و مەنزڵیان، لەو ژیانەی کە تیا بوون لە ناو نیعمەت و ناز و نیعمەتێکی ئەجگار زۆرا بوون و بۆ پڕی خۆشگوزەرانیەوە لە ئیسراحەتا بوون و چێژیان لە هەموو جۆرە لەزەت و خۆشیەکانی دنیا ئەبینی. هەموو ئەوانە قورئانە فەرمێ بەجیان هێشت، تەنها قورئان ڕۆشتن، ئەویش بە ڕۆڕەشی بە شەرمەزاری بۆ بارەگای خۆ بۆ لێپرسینەوە بۆ سزادانیان لە بەرابەر ئەوە کە بەڵێیان بۆ فەرمانی خوا نەکرد، باوەڕیان بە پێغەمبەری خوا نەکرد، باوەڕیان بە پەیامەکەی خوا نەکرد، ستەمێکی زۆریان لەسەر زەوی ئەنجامدا و فەسادیان بڵاو کردەوە. ئەو جارە فەرمێ كذلك وأورثناها قوما آخرين. كذلك واتە وەک چۆن ئاوا لە ناوماندان، ئاوا گیانمان لێسەنەوە و ئاوا بە هیلاکمان بردن، نەغڕۆمان کرد لەناو ئاوا، بە هەمان شێوە بە هەمان دەسەڵاتێکە بوومان ئەومان لەگەڵکردن، هەموو ئەو ئیمکانات و دەسەڵات وەزع مادی هەیان بۆ خۆشگوزەرانی هەیان بۆ ئەو باخ و باخات و تەلار و کۆشک و کانی و ڕووبارانیان هەر هەموویمان لێوەرگرتنەوە و بە میراتی دامان بە قەومێکی تر، وەک چۆن کەسێک ئەمرێ میراتی لە دوا بەجێمێنێ، ئەوانە خۆیان مردن و بەڕێ خۆیان نەچوون و چوون بە بارگای خۆ بە حساب. هەموو ئەو ئیمکاناتی هەیان بوو لە وەزعی دنیایی و خۆشگوزەرانی کە وایەتانی پێش و ئاماژەی پێکردن، هەمویان لێ بەجێما بوو بە میرات، کە میراتە ئیتر خوا بەخشی بە میراتبەرەکان کێن؟ ئەفەرمێ قەومن ئاخەرین، دامان بە کۆمەڵی خەڵکی تر، بە قەومێکی تر غەیری قەومی فیرعون. هەمووی مڵکی قەومی فیرعون بوو، هەمومان لێوەرگرتن و بە میراتی بەجیان هێشت، دامان بە قەومێکی تر. جا هەندێک لە زاران ئەفەرمون ئەم قەومان ئاخەرینە مەبەست بەنی ئیسرائیل، لە دوای بەنی ئیسرائیل خۆیان هاتنەوە نیشتەجێ بوون لەوێ. هەندێکی کە ئەفەرمون ڕایەکە ئەگەرچی ئەمەشان ڕایەکی زەعیفە، ئەفەرمێ بەنی ئیسرائیل کە پەڕینەوەی تر نەهاتنەوە میسر، قەومێکی تر هاتبوون لە شوێنی قەومی فیرعون نیشتەجێ بوون. بەرحاڵ چ بەنی ئیسرائیل بێ یا قەومێکی تر بێ، قورئان ئەفەرمێ مڵک و ماڵ و سامان و ئیمکانات و خۆشگوزەرانیەکان دادی نەدان، هەمویان بەجێهێشت و هەمووی بە میرات مایە بۆ کۆمەڵی خەڵکی تر. اینجا لە ئاەتی ژمارە 29 فەرمێ فما بكت عليهم السماء والأرض وما كانوا منظرين. واتە ئەوانە فرعون کە ئەو دەبدەبە و هەڵا و عەزەمەتی هەبوو کە العیاذ بالله بانگشی خوایەتی ئەکرد کە خۆی بە خوای خەڵکە زانی و ئەوێت هەموو شتێ لەژێر دەسەڵاتی منە، میسر هەمووی هی منە، خوای ئەو خەڵکەم، خۆی وستەمکارانێک کە هاوکاری بوون لە قارون و لەوانی تر، خوا بە کونفەیەکوونێک لە چاوترەکانێک بەو شێوازە گیانی هەمویانی کێشا و هەمویانی لەناو برد و هەمویانی ڕسوای مێژوو کرد. جا خوا فەرمێ فما بكت عليهم السماء والأرض، واتە ئەوانە کە لەناو چوون یەک کەس خەفەتی بوو نەخواردن، نە ئاسمان بۆیان گریا نە زەوی بۆیان گریا. لەناو عەرەبا باو بوو کاتێک کەسێکی گەورە و شوەدار و شەخسیەت بمردایە ئەند ئاسمان و زەوی بۆیە گرێ،
حيفي أو بياو جورا ليكشوا وكولا يضرب المثل ولا نعرف كنا أنا يبكي السماء والأرض عليه عاصمان وزي أجريان بمرني فلان كس زخوي جورا لي رب بيشانه فرمي عاصمان وزي بيان نجريا يواته هيج نرخي كان نبو حدثي لنا وشنا كان باي أو نبو كسي خميم ببخو كسي فرمسيان بورجنا للزوينة لأسمان خلق چونکە ئەوانە مای زیان و نەکبەتی و نەهاوتمەتی بوون و هەر کەسێ یاخی بێ لەخوا لە بەرنامەی خوا و هەر کەسێ کافر و بێ باوەڕ بێ هەمان سەرنجامی هەیە و هەمان بە هەمان ڕسوایی سەرشۆڕی سەرێنێتەوە چونکە بەڕاستی کەسی بێ باوەڕ و ستەمکار کەسێک کە مای زیانە بۆ ژینگە بۆ خەڵک بۆ دەوروبەر بۆ سەرزەوی هەمووی گیانی زەحمەت و مەینەتی و بەڵایە بۆ سەرزەوی وەختی ئەمرێ خەڵک لێ ئۆخەی نەجات بوو ڕزگارمان بۆ بەدەستیەوە بەپێچوانەوە کەسی ئیماندار هەمیشە مای ڕەحمەتە بۆ خۆی بۆ خێزانی بۆ گەڕەکی بۆ شاری بۆ سەرزەوی بۆ ژینگە و بەڕاستی وەختی ئەمرێ هەموو کەس بۆی پەرۆشەوە هەستەکا و قوڵی نیعمەتێک خێرێک بەرەکەتێ لە سەرزەوی کەم بۆتەوە لە تەفسیری زەمەخشەرەیە فەرمێ خوای گەورە بەم ئایەتە گەمەیان پێەکا گەمە بە فرعون و قومی فرعونەکە کە خۆیان بە عەزەمەتدار و گەورە و شکۆمەند و خوا ئەزانی و پیان وا بۆیتر هەموو شتێ لەم سەرزەویە لەژێر دەسەڵات و ڕێکێفی ئەوانەیە وەختی خوا لە ناویدان خوا بەم ئایەتە گەمەیان پێکا ئەوان خۆیان زۆر بە گەورە ئەزانی پیان وا بوو زۆر عەزیم و ئەگەر بگرێن و مەسیبەتێکیان بەسەرا بێ ئاسمان و زەوی کا بە شین و شەپۆڕ بۆیان جا خوا بەمە توانجیان لێدا و سوکایەتیان پێکا کە نەک ئاسمان و زەوی نەک کەس بۆیان نەگری ئاسمان و زەوی بۆیان نەگرێ کەس هەر پێی نەزانین چۆنە ژێر ئاو خنکان و تاو کۆتاییان پێهات لێرە بالمناسبە لە تەفسیری مجاهیدا فەرمێ وەختی ئینسانی مؤمن ئەمرێ کاتی گیانی دەرەچێت لەبەرەوەی لە شوێنێکی دیاریکراوە ڕزقی بۆیەتە خوارەوە ئەعمالەکانی ڕۆژانە لە شوێنێکی دیاریکراوە سەرەکەوێ ئەم دوو شوێنە هەمیشە وەختی کەسێکی مؤمن گیانی لە دەرەچێت ئەگریان بۆ ئەم کەسە مؤمنە ئەو شوێنەی کە ڕزقەکەی پێ هاتە خوارەوە بێکێت ڕزق نایە پێ ئەو شوێنەی عەمەلە ساڵح و باشەکانی و ئەزکار و عیبادات و تەعەبود و کارە چاکی و خێرخوازەکانی و ئیسلاحەکانی بەر ئاسمان هەڵەکشێن ئەم دوانە ئیتر وەکوڵێ ڕزقیان ئەبرێ ئەگریان بۆ ئەو کەسە و نیگەران و پەرشی ئەبرن بەڵام کەسانێکی وەکو فرعون و قومی فرعون و هەموو ستەمکارانێ نەک ئاسمان و زەوی بۆیان ناگرێ بەڵکو ئاسمان و زەوی و هەموو مەخلوقات و بەشەر و مەلایکە و هەموو نەفرەتیان لێکەن و پیان ئەڵێن لە وڵاترچن بۆ خەی کە نەجات بۆ خەی زەوی خاوێن بۆ هێولێتە ئەمجا فەرمێ وەما کانوا منظەرین واتە خوای گەورە مۆڵەتی پێ نەدان دەرفەتی نەدانێ بۆی بگەڕێنەوەتەوە بۆ بکەن چکە دەرفەتیان نەما ئەوەی پێویست بوو خوای گەورە دەرفەتی پێدان و پێغەمبەری بۆ ناردن و بەڵگەی زۆر و معجزاتی زۆر و لەسەروەسانی زۆر و فرسەتی زۆری پێدان ئیتر کە کاتی گرتنی هات تا مۆڵەتی پێ نەدان هیچ دەرفەتێکی نەدان و ڕاستەخۆ عقوبەیدان وما كانوا منظرين بني إسرائيل ڕزگار کرد و ئەوانیش ئیتر دەرفەتی وەسان لەسەر وشتیان نەما چکە ئیتر ساتی عقوبە و ساتی تووڕێی خوای و خواشە فەرمووی ئین بەطش ڕەبیکە لەشەدید کە کاتی تووڕێیەکەی هات ئیتر تۆڵە ئەسێنێ و ناوەسێ لەسەرێ و فرعون و دەسە و دایل و تاقمەکەشی وابوون خوای گەورە فرسەتی زۆرتری پێدان پێشتر پێغەمبەرێکی بەناردن بە قەولی لین و نەرمونیانی قسەی لەگەڵ کردن داوای لێکردن داواکەشی قورس نەبوو بەڵام ئەوان نیان بێت بە دووران خستەوە دژایەتیان کرد بۆیە خوای گەورە بە توندی گرتنی و لە ناوی بردن ئەوجا فەرمێ وەلەقەد نەجەینا بەنی ئیسرائیل من العذاب المهین واتە بەتەئکید بەتحقیق ئیتر ئێمە باش ئەم ئەحداسە بەم شێوەیە کە باس کرا بەنی ئیسرائیلمان ڕزگار کرد بۆ هەمیشە لەو سزا ستوک و پشکێن و مای سەرشۆڕەی کە تیا بوون چکە بەڕاستی بەنی ئیسرائیل لەژێر سزایەکی زۆر قورسی چەند ساڵەی درێژخایانە بوون بە گەورە و بچووک بە پیر و لاو بژن و مناڵیانەوە ژنانیان دەستدرێژیانە کراسەر گەنج و لاوانیان لە ئیشی قورسی بێبەرابەر و لە ئیشی سوخرا ئەڕەتان مناڵەکانیان ئەکوشتن و بە هەموو شێوەیەک سوکاتیان پێکردن بە حسابی کۆلەشیان بۆ ناکردن هەر حسابی حەشەرات و جانەوەریان بۆکردن و بۆ شێوە مامەڵیان لەگەڵاکردن وی قورآنە فەرمی من العذاب المهین فعلا لەناو سزایەکی زۆر ڕسواکەرا بوون سزایە کە
ئەوی احترام و وقار و شخصیەتی ئینسانی بێ لی بڕی بوون تەواو ڕەتان دەبوونی وا فەرمێ بە تەکید نەجاتماندان ئیتر کۆتایی هاوە سزای و قۆناغێکی نوێ لە ژیانیان دەستی پێ کرد ڕزگارمان کردن لە ئەو عەزابە پڕ لە سوکایەتیە ئەو عەزابی کە کەرامەتی ڕۆشاندبوون حرمەتی بۆ نەهێشت بوون و بە هەموو شێوێ سوکایەتی پێکردن چ لە ڕووی جەستەی چ ڕووی دەرونیەوە ئەمجا فەرمێ من فرعون إنه كان من المسرفين هەندێک لە مفەسرین فەرموون من فرعون بەدەلە لە بەنی لە عەزابی مهین واتە ئێمە بەنی ئیسرائیلمان لە فرعون نەجادا هەندێک فەرموون بەدەلە لە عەزابەکە واتە ئێمە بەنی ئیسرائیلمان لە عەزابە پڕ لە سوکاتێکە ڕزگار کرد واتە ئێمە بەنی ئیسرائیلمان لە فرعون ڕزگار کرد بەدەلە لە واتە لە شوێنی ئەوە لێکە لە تەفسیرەکان ئەفەرمێن پێما ابن عەباس ئەفەرمێ ئەمە من فرعونە خوای گەورە وەکو بڵێ سوکایەتی بە فرعونەکە چکە ئەو سوکایەتی بە بەنی ئیسرائیل کرد پرسیارەکە نەکە ئاەتەکە ڕەبتی بە پێشۆنی بەدەنێواتە من فرعون واتە فرعون کێیە خوای گەورە وەکو سوکایەتی فرعون کێیە إنه كان عاليا من المسرفين کەسێک بوو خۆ بە بەرزان و لە سنوورترازا و یاخی و سەرکەش بوو وەکو سوکایەتی پێڵێ فرعون کێیە ئەو فرعونی کە ناوبانی دنیای پڕکرد بوو کێ بوو ئەجا خوا خۆجا باتەوە إنه كان عاليا من المسرفين کەسێک بوو خۆ بە زلزان خۆی گیفکەرەوە خۆ بە زاڵ و حاکم و خوازان لەسەر زەویە وإنه كان من المسرفين وخب من المسرفين واتە ئیسرافی کرد بە ئیسراف واتە سنووری بەزان بوو لۆ سنوورانی کە خوا داینەبوون ئەو سنوورانی هەموو پێشێر کرد و و لە تاوانکاری و یاخیبوونیە نمونەی نەبوو إنه كان من المسرفين پاشان إنه كان من المسرفين لآياتي دواترها فرمي ولقد اخترناهم على علم ولقد اخترناهم على علم على العالمين پاشەوەی کە خوای گەورە بەنی ئیسرائیلی ڕزگار کرد لەو عەزابە پڕ لە سوکایەتیە لە فرعونی زاڵم فرعونی تاوانبار فرعونی مجرم خۆی و دار و دەست و تاقمەکەی دواتر قۆناغێکی نوێ دەست پێکا لە ژیانی بەنی ئیسرائیل فەرمێ بە تەئکید ئێمە بەنی ئیسرائیلمان هەڵبژارد هەڵمان بژاردن و فەزڵماندان بەسەر هەموو خەڵکا بەسەر هەموو عالەمیانە بەسەر هەموو بەشەرەکانە جارێ بەسەر هەموو بەشەرەکانە هەموو زانایان زۆرینەیان لەسەر ئەون کە بەشەرەکانی ئەو زەمانە هەنێ خوا فەزڵی بەنی ئیسرائیلی دا بەسەر هەموو خەڵکی ئەو سەردەمەی خۆیانە نەک بەسەر هەموو سەردەمەکانی تر تەنها خەڵکی سەردەمەکەی خۆیان و بەس هەندێکیشە فەرمۆن نەخێر بەسەر عالەمینە تا پێغەمبەری ئێمە هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەم هەڵبژاردنە لەو ڕۆ بە خوای گەورە بە شایانی بینیوە ئەوەیان ستەم چەشتووە و ئەویان سوکایەتی پێکراوە خوای گەورە بە شایانی ئەو بینون ئەم فەزڵیان باتی هەڵیان بژێرێ و بیانکە بە باشترین قەومی ئەو سەردەمە هەندێکە فەرمون کە خوا فەرمێ وەلەقەد اختەرناهم على علم واتە لە ڕووی علم و شارەزایی و زانینمان بۆ وەزعیان هەڵمان بژاردون مەبەست ئەوەیە خوای گەورە ئاگای لێ بۆ کە ئەمانە بەنی ئیسرائیل قەومێکن بێ عیب و کەم و کورتی نین سەقەتاتیان هەیە لاڕێیان هەیە ئەوە نیە دوایەوە لە بەحرەکە پەڕیونەتەوە داواکەن لە هارون بتێکیان بۆ دروستکراوەتە حکایەتی گوێرەکە و سامریەکە مەشهورە قورئان باسیەکە جا فەرمێ خوای گەورە فەرمێ عەلا علمین واتە خوای گەورە ئاگای لەوە بۆ کە ئەمانە کەسانێکی ئەوان کەم و کورتیان هەیە لا ئەدەن لە ڕێ شتی نابەجێەکەن بەڵام لەگەڵ خوای گەورە فەزڵێکی پێنواندون لە بەرابەر لطفی خۆی ڕەحمی خۆی لە بەرابەر ئەو سزا و سوکاتی بینیوانە بدەژای ئەو چەند ساڵە و لە پاداشەوەی کە شوێنی پێغەمبەرەکەی خوا کەوتون خوا فەزڵی گەورەی پێداون و گەورەی کردوون بەسەر هەموو جیهانیانە ئەم ئاەتە کە خوا فەرمێ ئێمە بەنی ئیسرائیلمان هەڵبژارد پاش ئەوەی زۆر لە ژیانێکی پڕ لە نەهامەتی و سوکایەتیا بوون و لەژێر عەزابێکی سەرەمڕی بەردەوامی چەندین ساڵا بوون هەڵمان بژاردن
وەک فەزڵماندان بەسەر هەموو جیهانیانە گەورەی و ڕێز و حرمەتمان پێبەخشین. زانانی تەفسیرە فەرمون ئەمە ئیشارەت و ئاماژەیەکە و هەڕەشەیەکە لە قوڕیشیش. قوڕیش ئێوە وەختی ئەم مسلمانە کەمانی شوێنکەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ئەصحابانە سزا ئەدەن و سوکاتیان پێکەن، دوور نییە خوای گەورە فرسەتێکیان بۆ بێنێ، فەزڵیان با بەسەر ئێوەش و بەسەر هەموو خەڵکی تریشا و گەورەیان کە بە وەختێەوە تەنها شەرمەزاریتان بۆ بمێنێتەوە. ئەوجار ئەم هەڵبژاردنە لەبارەی هەڵبژاردنەکەەوە هەندێک لە زانیان ئەفەرمون مەقسەد ئەوەیە کە خوای گەورە هەڵی بژاردن بۆی غەرق نەبن، ڕزگاریان بکە، گیانیان سەلامەتکەوە فرعون لە ناوبەرەوە دەست و تاقمی فرعون لە ناوبەرێ. هەندێکەوە فەرمون هەڵی بژاردن بۆی میراتبەری زەوی بن، دوای فرعون و ناوچوونی زەوی خوای گەورە هەڵی بژاردن بۆ میراتی فرعونەوەی کە پێشتر باسی کرد بۆ ئان بمێنێتەوە. هەر کە ئەمێکیان بێ فەزڵێکی گەورەیە خوا پێی بەخشیون، فەزڵی داوام بەسەر خەڵکە لەناو هەموو قوامی ترا لە هەموو تاقم و دەستی ترکە لەو سەردەما هەبوون. خوای گەورە ئەم فەزڵی بەمان داوە و فەزڵی داون و گەورەی و شکۆی پێبەخشین بەسەر هەموو خەڵکەکەی ترا. ئەوجار پاشەوەی کە ئەم مەقامی پێبەخشین و گەورەی و شکۆمەندی و حرمەتی پێبەخشین لەسەر ئاستی هەموو خەڵک، ئەمجا فەزڵێ تریشی لەگەڵ کردن وەکو لە تەفسیری قاسمیە ئەفەرمێ زیادە فەزلێک زیادە بەخشیشە تریشی پێدان ئەوژەوەی وآتەیناهم من الآیات، کۆمەڵێ بەڵگە و حجە و معجزەمان پێدان، حجە و معجزەمان بۆ ناردن، معجزاتی گەورە گەورە لەوە کە ئەوە لە غەرق نەجاتماندان، لەوە کە مەسەلەن هەور بە ڕاستەیانەوە ساوە کۆمەڵی معجزاتی ترکە هەمووی نیشانەی ئەوەی خوای گەورە فەزلی پێداون، من و سەلوای بۆ ناردوون. ئەمانە جۆرێکی ترە لەو فەزلە کە خوا پێی بەخشیون سەر ڕاوی فەزلی داون بەسەر خەڵکە، ئەم معجزانەشی وەکو خەڵات و ڕێزێکی تر پێبەخشیون. ما فيه بلاء مبين، کۆمەڵێک معجزاتمان پێدان کە ئەو معجزاتانە ئەو پەڕی تاقیکردنەوەیەکی ئاشرا و ڕوونی تیابوو بۆیان بۆیە حاڵی ببن کە ئەمە نیعمەتی خوایە و قەدری نیعمەتی خوا بزان و سپاسگوزار بن و زیاتر پابندی پێغەمبەرەکە و پەیامی پێغەمبەرەکەیان بن. بۆ تاقیکردنەوەیان بوو، چکە بەلا واتە تاقیکردنەوە، بۆی تاقیب بنەوە تاقیکردنەوەیەکی ئاشرا بوو. خوای گەورە ئەم ڕێزەی لەوانی نابوو لە کەسی نابوو بۆەوە وەزعی خۆیان بزانن کە خوای گەورە ڕێزی لێناون و شکرانە بژێری خوا بن و زیاتر لەسەر نەهجی پێغەمبەرەکەیان بەردەوام بن. ئەوجار ئەچینە خزمەتی کۆپلەیەکی تر لە ئاەتەکان لە ئاەتی ژمارە 34ەوە تا کۆتایی کە خوای گەورە تیا فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم إن هي إلا موتتنا الأولى وما نحن بمنشرين فأتوا بآبائنا إن كنتم صادقين أهم خير أم قوم تبع والذين من قبلهم أهلكناهم إنهم كانوا مجرمين وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين ما خلقناهما إلا بالحق ولكن أكثرهم لا يعلمون إن يوم الفصل ميقاتهم أجمعين. الآية 34 فرمي إن هؤلاء ليقولون إن هي إلا موتتنا الأولى وما نحن بمنشرين. واتا پاشوی خوای گەورە قسەی فرعونی گەڕایەوە، چیرۆکی فرعون و ئەو ڕووداوەی بەسەر ئەو دەسەڵاتە زاڵ و زاڵما ئاهات و چۆن خوای گەورە بەنی ئیسرائیل ڕزگار کرد و ڕێزی لێنان و فەزلی دان بەسەر جیهانیانە. ئەمجا دوایەوە خوای گەورە گەڕێتەوە بۆ باسی قوڕیش، بێتەوە بۆ باسی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەفەرمێ ئین هاولاء واتە ئەو کەسانەوە بەستی قوڕیشە. خوای گەورە ناویان ناباوەکو جۆرێک لە سوکسێکردنیان بە
لاقتێکردن بە عەقڵیان بە بیرکردنەوەیان بە قسەیان بە مۆنتقیان ئەوانە واڵن ئەوانە واڵن وا فەرمێ ئەوانە بێگومان ئەوانە ئەڵێن چی لێقولونە ئەڵێن ئێمە هەر ژیان هەرم ژیانی کە تیداین کە مردین هەر ئەم مردنەیە ئیتر زین و بوونەوەیەک نییە وەما نەحن بمنشرین واتە زین و نابینەوە نەشر و بەعس و زین و بوونەوە و گەڕانەوەی بۆ ژیانێکی تر نییە هەرەمێ ئین هیە ئیلا مەوتەتونە الئولا ئەمە تەنها ئەم مردنەیە کە ئەمرین کە مردین تاوێت عەدەمێکی هەتاییە و ئیتر وەما نەحن بمنشرین زین و بوونەوە نییە جارێتر دەرناینەوە لەسەر زەوی بۆی زین و بینە و ژیانی کە دەست پێ بکەین کولایەتی کا فەرمێ هەیهاتە لیما توعدون هەموو زین و بوونەوە باسی زین و بوونەوە قەبر و قیامەت و حساباتیان لا شتێکی دوور و ئەسڵان خەیاڵی و ئوستورە بووە باوەڕیان پێنەوە ئەوجار ئیزافە لەسەرەوە بە ئاشکرا ئینکاری زین و بوونەوەکەن و ئەڵێن ژیان هەرم ژیانەیە کە تێداین و کە مردین تەواوەتی کۆتایی هەموو شتێکە زین و بوونەوە حساب و ژیانێکی تر نییە ئەو پەڕێڕەیەدەن بە خۆیان بێحورمەتی ئەەکەن جورئەتێکی بێمعنا بوێرێکی ناشرین نیشانەدەن و داوا لە پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام داوایەکی زۆر نامەنتقی زۆر بێمعنا زۆر دوور لە ڕووتان زۆر بێحورمەتانە ئەڵێن فەئتوا بئابائینا ئین کونتم صادقین ئەگەر ئێوە ڕاستەکەن زین و بوونەوە هەیە و دوای مردن ژیانێکی تر هەیە دەیبێن باو باپیرانی ئێمە زین و کەنەوە با بێنەوە بەلامان باوکمان باپیرمان باپیرە گەورەمان ئابائەکانمان زینیان کەن و ئەگەر ئێوە ڕاستەکەن ئەمە بەکی ئەڵێن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری صادقی ئەمین پێغەمبەری ئەو معجزەی بۆ هاتووە پێغەمبەری ئەم قورئانی بۆ هاتووە ژیانی هەموو ئەقوامی تیا ئەو نمونانەیە قورئان بۆ باسکردنەوە سەرنجامی فیرعون کە وەکو ئەمان باوەڕی بە زین و بوونەوە نەبوو خۆی بەخوا ئەزانی کەچی سەرڕایەوە هێشتا ئەوان ئەوە بێحورمەتانە ئەم داوا لە پێغەمبەرەکەن بۆ پەڕی بوێریەکی ناشرینە و جورئەتێکی بێمعناوە بۆ پەڕی نەمەنتق و داوا لە پێغەمبەری خواکەن ئەگەر ڕاستە زین و بوونەوە هەیە ژیان بەم مردنە کۆتایی نایە ئەوە باو باپیرانمان بۆ زین و کردەوە بابێن بیان هێن بۆمان ئەوجار خوای گەورەش لە مقابل ئەم ئینکاری و جوحود و ملە جەڕێ و ئەم داواکاریە بێجێ و نامەنتقیان کە باوەڕیان بە پێغەمبەر نییە کە ئیناسن باوەڕیان بە قورئانە نییە کە بە ئاشکرا دیارە کەلامی بەشەر نییە باوەڕیان بە ئەو معجزانی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم باوەڕیان بەم چیرۆکانە نییە کە سەرنجامی قەومانی تری تێدایە خوا بۆیان ئەگەڕێتەوە بۆیە خوای گەورە هەڕەشیان لێکات هەڕەشەیە کە بۆ بێدارکردنەوەیان بۆ داچڵەکانیان بۆ بە خۆداچوونەوەیان عەسا وەلعەلە تا فرسەت ماوە بگەڕێنەوە تەوبە بکەن ئەفەرمێ ئەهم خەیڕ ئەم قەوم تبع والذین من قبلهم ئەهلەکناهم ئینەهم کانوا مجرمین خوا پرسیاریان لێکا فەرمێ باشە ئێوە بەهێزتر و دەسەڵاتدارتر و بەقووەتر و زۆرتر و خاوەن ئیمکاناتی زیاتر بوون یا قەومی تبع قەومی تبع پاشایەک بۆ لە یەمەنە ناوەکەی تبع واتە شوێنکەوتەی زۆر بوو خەڵکی زۆر بوو جوندی و سەرباز و تاقمی زۆر بوو زۆر دەسەڵاتدار بوو تا منتقی سومارە سەمەرخەند و ناوەی داگیر کردووە جا قوڕیش ئەخباریان ئەزانین کە قەومێکی ئەوە هەن لە یەمەنەوە زۆر مەشهور بوون ناودار بوون زۆر خاوەن دەسەڵات و ئیمکانات بوون خوا ئەفەرمێ باشە ئێوە لە قەومی تبع ئازاترن بەهێزترن دەسەڵاتدارترن ئەتوانن دیفاعی زیاتر لە خۆتان بکەن ئەهم خەیڕون ئەم قەوم تبع والذین من قبلهم هەروەها قەومی تبع و پێش قەومی تبعیش کۆمەڵێکی تر مەسەن قەومی عاد و سەمود وانە قەومی فیرعون خۆی کە ئەو هەموو ئیمکانات و دەسەڵاتیان هەبوو قورئانە فەرمێ باشە ئێوە لەوانە بەهێزترن ئێوە لەوانە بەقووەترن ئێوە لەوانە ئیمکاناتان زیاترە بێگومان نەخێر بێگومان ئێوە لە چاو ئەوانە هەر هیچ نین بۆی خوا فەرمێ سەرنجامی ئەوان ڕوونەکات و بێنە فەرمێ ئەهلەکناهم دەی ئەوانمان لەناو برد بێ کەلیمە ئەهلەکناهم هەموومان تەفرۆت و ناکردن لەناومان بردن سوپ و ڕسوامان کردن بەسەر شۆڕی هاتنەوە بارگای خوا ئینکاری و ملە جەڕێکەیان دادی نەدان و بە بێباوەڕی بەسەری شۆڕ بە شکست خواردووی بە عەزابێکی توندی خوای هەرێکێ بە جۆرە سزایەکە خوای گەورە بۆی بڕیاردابوون لە کات و سات و شوێنی دیاریکراوی خوانە هەموویان بە هەلاک چوونە فەرمێ لەناوماندان
إنهم كانوا مجرمين شبراسي هميان مجرم بون تاوانبار بون ياخي بون چی لەوە مجرمیترە کە ئینسان باوەڕ بە خوانێنێ باوەڕ بە پێغەمبەری خوانێنێ باوەڕ بە پەیامی ڕەحمەتی خوانێنێ و ئینکاری کا لە فەرمانەکانی خوا و گوێ بۆ قەرارات و فەرمانی خوا نەگرێ و سنوورەکانی خوا ببەزێنێ کێ لەوە مجرمترە وێ قورئانە فەرمی ئینەهم کانوا مجرمین بەڕاستی ئەوانە کەسانێکی تاوانبار بوون کەسانێکی سەرکەش و لاڕێ بوون بۆیە لە ناوماندان کەواتە هۆکاری لە ناوچوونەکان ئەوەیە فەرمێ ئینەهم کانوا مجرمین بۆیە لە ناوماندان ڕاستە دەسەڵاتدار بوون ئیمکاناتیان هەبوو وەزعیان باش بوو هیچ بەفریان نەهات خوا کە خەراییدا لە ناویان بەرێ لە ناویدان بۆچیش لە ناویدان لەبەرەوەی چکە مجرم و تاوانکار بوون لە ئاسی خوای گەورە ملەجەڕیان کرد ئینکاری خوایەتی خۆیان کرد ئینکاری پێغەمبەرانیان کرد ئینکاری پەیامی خۆیان کرد و بەگوێ فەرمانەکانی خوا هەڵسوکەوتیان نەکرد إنهم كانوا مجرمين أما آية بيروزا وكو عرضم كردن هر شيء لقريش كأيوة لو أنا زياترنين دو سرنجامي همو أوانا بو همو دا صلاتينا كالأيوة زور دا صلاة دار تبون إمكاناتي ماديان وزعيان عزل قربالغي والشخصياتيان نفريان زور تربو لأيوة جاقو مكانشان حتى قائم تربو لأيوة هم بو شاخي تاشيوة هم بو أهراماني مصري دروس كردو فرعون كان كشي خواب بيك كلمة أهلكناهم لنا ما برد هرگز ئێوە لەوانە زیاتر نین و هەرگیز لەوانە بەهێزتر نین و هیچ کافرێ لەوانە بەهێزتر نین و هیچ کافرێ لەوانە زاڵ و دەسەڵاتدار و بە خوان ئیمکاناتر نییە خوای گەورە هەڵوێستی هەمویان بە یەک جوملە دەرێوڕێ لە ناومان بردن فەوتاندمان ئینەهم کانوا مجرمین چکە ئینکاری زین و بوونەوەیانە کرد ئینکاری خوایەتی خۆیانە کرد ئینکاری وەحدانەتی خۆیانە کرد ئینکاری پەیامی خۆیانە کرد ئەو جار وەختێ خوا ئەوانەی لەناوردوێ بەم ئاەتە ڕەشە لە قورەیشەکە وەختی خوا ئەوە ئەو قەبەو زەوەلاح و خاوەن ئیمکانات و دەسەڵاتە زۆرانی ئەوە بە ئاسانی لەناوبردبێ ئێوەی قورەیش بێباوەڕ و یاخی لە پێغەمبەر و لە جەڕێ لەگەڵ خواکەن چین کەی بەرگەی دەسەڵاتی خواگرن و کەی بەرگەی سزای خواگرن ئەمە ڕەشەی لێکردن بۆ بەخوانە بچنەوە بۆستن ئەمجار پاش هەر ڕەشەکە و گێڕانەوە چیرۆکانە لە ئاەتێکی ترا جارێتە سەرنجیان ڕایکێشێتەوە بۆ دەسەڵاتی خۆی خوای گەورە بووە بزانن کە خوایەکی گەورە هەیە خوایەکی دەسەڵاتدار هەیە خوایەکی قادر هەیە ئەفەرمێ وەما خەلەقنا السەماوات والأرض وما بينهما لاعبين ئەوان وتیان ژیان هەر ئەم ژیانەیە و ئیتر مردنەوە یەک مردنەوە زیینەبوونەوە نیە معقول نییە کەواتە ئەگەر وا بێم ژیانە مەسخرەیە گەمەیە یاریەکی مناڵانەیە تاو ژیانێکە لەدایکە بێت تا مردن و دوای هەموو شتێک کۆتایی پێ دێ ئەمە یاریە خوای گەورەش ئەلعیاذ بالله یاری ناکە بۆی لەم ئاەتە ئەفەرمی جوابیان دەداتەوە ئێمە ئاسمانەکان و زەویمان بۆ یاری دروست نەکردو یاریمان نەکردو ئەمانەوان دروست کردو ئەمە ئاسمان و زەویمان دروست کردو بەم هەمووە وما بینەهما ئەوەی کە لە نێوانیشانایە چ ئاسمانەکان بۆ عەزەمەتیانە چ زەوی خۆی بۆ پان و پەڕی و گەورەی و مەساحە زۆرەی و هەیەتی وما بینەهما چی لە نێوانیانە هەیە لە هەموو ئەو مەخلوقاتە برد و درشت لە زەڕەوە تا مەجەڕە هەمووی ئێمە دروستمان کردو بەگەمە دروستمان نەکردو جا ئەگەر قسەکەی ئێوە بێ ئەڵێن ژیان هەر ئەم ژیانەوەی تمردین زیین و بوونەوە نیە مانای ئەمە بەگەمە دروست کراوە چ هیچ مانایەکی نی بێهودەییە عەبەسیەتە وی خوای گەورە بەم ئاەتە بەرپەرچی ئەو بۆچوونەی ئەوانەداتەوە و فەرمێ ما خەلەقناهما إلا بالحق واتە نەخێر هەرگیز ئێمە بۆ یاری دروستمان نەکردو شانۆمان دروست نەکردو بۆ بێهودە دروستمان نەکردو بەڵکو بە حەسرە فەرمیانە تەنها بە حەق دروستمان کردو مەبەسمان لە دروستکردنیان وەدیهێنانی حەق بۆ ئیتر مەبەسمان بێهودەیی نییە یاریکردن نییە و ئەو شتانە نییە بەڵکو مەبەسمانەوە بۆ حەق و ڕاستی دەرکەوێ وەحدانیەتی خوا دەرکەوێ حەق سەرکەوێ حەق دیار بێ ئەو جار حەق هەندێکە فەرمومان عەدالەت بۆی عەدالەت بێتە دی عەدالەت بۆ معنای کە کێ چاکەی کرد پاداش وەرگێتەوە کێ خراپی کرد سزا وەرگێ ئەوە ئیترەوە حەقی تەواویە خوای گەورە فەرمێ ئێمە ئاسمان و زەویمان بۆ دروست کردو بۆ عەدالەت بێتە دی حەق واتە عەدالەت بۆ هەر کەسێ لەم سەر زەویە لەو مودەتە عومرەی کە هەیەتی چاکی کرد خوای گەورە پاداش و ڕێزی لێنێ هەر کەسێکیش لاڕێیکە بەسەرە ناڕوا سەرێ بنێتەوە ئیتر زیین و بوونەوە نەبێ بەڵکو تونترین سزا وەرەگرێ بەڵام ئەم حەقیقەتە بەداخەوە زۆرێ لە بەشەرەکان لێی غافڵن بۆ واتێکن ژیان شانوێکە و عمرێکی
دیاریکراوە مردنەوە و زیینوبوونەوە نییە وازان خوای گەورە بە عەبەسم کۆن و کایناتی دروست کردووە عەدالەت و دادپەروەری ئەنجرا ناکات لەسەریانەوە لەیان ناپرسێتەوە وەیە فەرمێ وەلاکین ئەکثەرەهم لا یعلمون بەڵام زۆرێک لەو خەڵکە زۆرێک لە کافرانی سەرزەوی زۆرێک لە مرۆڤەکان ئەم حەقیقەتە نازانن بەداخەوە لەم حەقیقەتە ڕۆشنە غافڵن کە خوا ئەم ئاسمان و زەوی بەگەمە دروست نەکردو بەڵکو بۆ وەدیهێنانی حەق بۆ بەرپاکردنی عەدالەت و حەق دروستی کردو بۆ پاداشدانەوەی چاکەکاران بۆ سزادانی خراپەکاران دروستی کردو و ئەمە کە فەرمێ زۆرێکیان نازانن ئەمە بەڕاستی ئەو پڕی سوکایەتیکردنە بۆ کەسانی کە ئاوا بیرەکەنەوە وابزان خوای گەورە ناپرسێتەوە هەر ژیانێکە و مردنیەکەوە تەواو وەخوای گەورە دوایی محاسبە ناکا زیینوبوونەوە ناکا خوا بەم ئاەتە ڕەتیان نەداتەوە سوکایەتیان پێکە کە فەرمێ نازانن جاهیلن نەفامن مەنتیق و ژیریان ئیش ناکە چونکە ئەوانە وەختی ئەڵەن ژیانی ئێمە تەنها ئەم ژیانە دنیایە و بکوایەتی پێشووتە فەرمی مردنەوە تەواو زیینوبوونەوە نییە کە نەو قسەکان واگرێت و خوای گەورە ئاسمان و زەوی بە بێهودە دروست کردو وەکو یاری دروستی کردو ئەگی نەئەکرد وەکو یاری دروستی نەکردبێ مەفروض وایە بپرسێتەوە لی محاسبە بکات چی تیاگوزەرێ بۆیە خوای گەورە لێرە ڕەدی دانا فەرمی بەڵێ بە حەق دروستمان کردوون محاسبە ئەکەین لێ پرسینەوەکەین لەوە چی کراوە لەم ئاسمان و زەوی وما بینەوەما بەتایبەتی ئینسان و جن کە مکەلەفن بە فەرمانبەرداری خوای گەورە هەر ئەم ئاەتە گەورەترین بەڵگەیە لەسەر زیینوبوونەوە و گەڕانەوەی ژیانێکی تر جارێکی تر لە قیامەتە گەورەترین بەڵگەیە لەسەری چونکە لەم ئاەتی کە دواتر ئەفەرمێ وەکو وایە مەسەڵەن کەسێک پرسیارکە بڵێ باشە ئەم هەموو ستەمە هەیە لەم سەرزەویە ئەم هەموو نەعەدالەتی هەیە ئەم زوڵمە هەیە ئەی ئەم حەقە کەیەتە دی ئەمە کە خوا فەرمێ بە حەق دروستمان کردووە عەدالەت یعنی نەبی دی و دروستکردنی ئاسمان و زەوی لە پێناوی حەق و بەدی هاتنی حەق بە لە پێناوی بەرقەراری عەدالەتە بۆ ئێمە هەموو زوڵم و ستەم و تاوان و تەعەدا و سەرکەشی هەموو خەڵکە لا ڕێبێ خراپە ئەکات ژاتی خوا ئەکات فەساد و خراپە لە زەرزەویە بڵاوەکات و وڵات وێرانەکە ژینگە پیسەکە بەگژی هەموو خێر و جوانێکە ئاچێ ئێمە کەی ئەم حەقە لەکوێ حەقوا لەوایە کە ئێمە حەقی تایە و کە ئێمە عەدالەتی تایە خوای گەورە لە وەڵامی ئەوانە ئەفەرمێ إن يوم الفصل ميقاتهم أجمعين واتە بێگومان هەموو ئەوەی ڕوئەدا لەم سەرزەویە هەمووی دوایی لە ڕۆژی فەصل واتە ڕۆژی جاکردنەوەی حەق لە باتاڵ ڕۆژی جاکردنەوەی خێر لە شەڕ ڕۆژی جاکردنەوەی پاک لە پیس ڕۆژی جاکردنەوەی ڕووناکی لە تاریکی ڕۆژی جاکردنەوەی چاکەکاران لە خراپەکاران و ستەمکاران ڕۆژی جاکردنەوەی ستەمکاران لە ستەمدیدەکان لە چەساوەکان هەمووی کاتێکی دیاری کراوی میقاتێکیەکە ڕۆژی قیامەت خوا تەوقیتی کردو دیاری کردو ئەوجار ئەجمعین بۆ هەمووانە کەسی لێبزر نابێت لەو ڕۆژە لە جن لە ئینس لە مەخلوقاتی حیوانات هەمووی لەو ڕۆژە کۆبنەوە خوای گەورە فەصلێکە حەق و ناحەق زاڵم و مەزڵوم لێکجاکات و ئیماندار و بێباوەڕ لێکجاکات و هەر کەسە بە پێی کۆڵی خۆی و هەگبەی خۆی چی کێڵاو بە پێی ئەوە مامەڵی لەگەڵاکە چاکەکار و دیندار و ئەهلی خێر و خزمەتکاری بەندەکانی خوا سەرزەوی خوا بەخوای گەورە ڕێزی لێگری و پاداشێدات بێباوەڕ بۆ یاخی بۆ سەرکەش بۆ ستەمی کردو و زەوی وەران کردو و ستەمی لە خاک و خەڵ کردو و ژیان و ژین و دینی خەڵکی شێواندووە خوای گەورە بەتاکید لێی خۆش نابێ و سزایەدات ئەم ئاەتە پیرۆزەکە فەرمێ إن يوم الفصل ميقاتهم أجمعين هەڕەشەیەکی زۆر گەورەی لە هەر کەسێ یاخی بێت لە دینی خوا هەر کەسێ فیرعون ئاساوەکو نمونەی پێشوو واسی کردو وەکو ستەمکارانی پێشوو مامەڵە لەگەڵ دین و پەیامی خوا بکە خوای گەورە ڕەشەی لێکا کە ئەوە هەروە ناڕۆ ڕۆژەکەی ڕائگیرێ و لەوەی تە هەموو شتێک ڕوونەکرێتەوە لەوێ هەموو شتێک یەکلا بێتەوە هاوکات ئەو پڕی مژدەشە و ئەو پڕی دڵنەوایشە بۆ ئیمانداران کە هەرگیز لە هەر زولفێکا بن لە ژێر ئەشکەنج و ئازارێکا بن وەکو بەنی ئیسرائیلیا وەکو سەحابەی کرام لە سەردەمی قورەیشە نابێ ناومێد بن چونکە ڕۆژێکی قیامەتی خوای گەورە پاداشی ئەو زەحمەت و مانوبوون و ئەشکەنجە و سوکایەتیانەتان نەداتەوە و سەرکەوتنتان پێبەخشێەوە دژمنانتان سەرشۆڕە بن لە دنیا و لە قیامەت بەم شێواتین و کۆتایی ئاەتی ژمارە 40
تا دیدارێکی تر ئەڵلقەیەکی تر کە پێکەوە بچینە خزمەتی ئاەتەکانی تری سوورەتی پیرۆزی دوخان هەموو لایەکتان بخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ